ئەوەی ئێمە بۆی دەگەڕین بەردی بناغەی پرۆژەیەکی گرنگە کە 6 ساڵ پێشێستا لە سلەیمانی دانراوە. من چوم ئەو ناونیشانە بەس هەمووی گەنم و جۆیە بەردی بناغەم نەدۆزیەوە. یاڵم هەمووی بەلا هیچی نییە شوێنەوە بە قوربانە بم جێمە دێ ئەو گەنم و جۆیە شوێنی بەردی بناغەکەیە؟ ئەو گەنم و جۆی کەی بینی شوێنی بەردی بناغەکەیە؟ شوێنی بەردی بناغەی 100 مەتریەکە نەماوە بۆی نەگەڕێن. لە بەردی بناغەکەدا تەنها ئەم وێنەیە ماوەتەوە کە جێگیری ئەو کاتی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستان لە 6 یانزەی ساڵی 2013 دایناوە. بڕیار بووە لە 1100 ڕۆژدا لە ماوەی 3 ساڵدا تاوا ببێ. کۆی درێژی پرۆژەکەیش 148 کیلۆمەترە. سڵاوتان لێ بێوم کاتتان باش. سایت پلانی پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی لە ساڵی 2013 دانراوە. بودجەی بۆ تەرخان کرا. کۆمپانیای تورکی هاتووتی من کارەکان دەکەم بەڵام تام ساتە شەقامەکە بوونی نییە. ئەمانەوێ بە دوای ئەو بابەتەدا بچین ئایا بۆچی پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی دەست پێ ناکاتەوە. پرۆژەکە دیار نییە بەڵام ئەمانەوێت لە ڕێگەی یەکێک لە هەلیکۆپتەرەکانی وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان بەسەر شوێنی پرۆژەکە تا بگەڕین. ناتوانین بە ئۆتۆمبیل پێی بڕۆین بەڵام دەتوانین لە ئەسمانەوە وێنەکان بگرین و بڵێین ئێرە ئەبوو شەقامی 100 مەتری شاری سلێمانی بێ. زیاتر لە 6 ساڵ لەمەوبەر لە 8 پێنجی 2013 گرێبەستێک بۆ جێبەجێکردنی پرۆژێکی استراتیژی لە شاری سلێمانی واژۆ کرا لە نێوان بەهرۆز حەمە ساڵح پارێزگاری ئەو کاتی سلێمانی بە نوێنەرایەتی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ ڕێگە پێدراوی کۆمپانیای ئێلیتبای تورکی هاوبەش لەگەڵ کۆمپانیەکانی کوور و ئینماش. ئەو پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی و ڕێگە سربەستەکانی بوو کە بوو ناوە ناونرا شەقامی 100 مەتری سلێمانی یەکێکە لە پرۆژە استراتیژیەکانی ئەم شارە. پێشتر وەزارەتی پلاندانان بۆ ساڵی 2019 بڕی 90 ملیار دیناری بۆ تەرخان کرد. کۆی گشتی تێچووی پرۆژەکە 470 ملیار دینارە. ئێرە کەمپی کۆمپانیا تورکیەکانە کە بنیاد نراوە بۆ مانەوەی ستافی کار و جێبەجێکردنی پرۆژەکە. ئەمانەوێت سەردانی ئەو کەمپە بکەین کە لەسەر ڕۆبەری 42 دۆنم زەوی بنیاد نراوە. کرێی هەر مانگێکی 5,000 دۆلار بووە. پێشتر چەند کەس لێرە بوون وەکو ستافی کۆمپانیا تورکیەکان کە لێرە ئەمانەوە؟ پێشتر زۆر بوون دەوری 50 کەس بوو کە دەستپێی کرد. لە ساڵی چەند لێریان بەجێ ڕۆشتن؟ 2015. تەواوی ستافی کۆمپانیاکە لە 2015ەوە هەرێمی کوردستانیان بەجێ هێشتووە. کەمپەکەش کە لە هەمان ساڵ و بە بڕی 5 ملیار دینار دروست کراوە بەم شێوەیە بە چۆڵی ماوەتەوە. ئێستا لە هەندێک شوێندا تەنها کەڵەشێر و مریشک و کۆتر و باڵندەی دیکە بەخێو دەکرێ. لێرە پێیانوتین کەسێک هەیە نوێنەری کۆمپانیا تورکیەکانی جێبەجێکاری پرۆژەکەیە بۆ وەرگرتنی هەندێک زانیاری تەلەفۆنی بۆ دەکەین. 2 دۆنەمە بێ ساڵی 5-6 دەفتەر لێرای دراوە بەکرێ. ئەی جەنابەت بە تێگەشتنی تۆ یعنی کێشە چی بوو لە دەستپێکردنی ئەم پرۆژەیە؟ بۆچی تەنها قەیرانی دارایی بوو یان نەخێر گرێبەستەکە هەڵەیتیا بوو بە بڕۆی خۆت؟ واللهی نالێم کاروان یعنی هیچ مشکلە نییە هیچ شتێنێ بەس خۆتەزانی وەزعی قەیران بوو هەموو شەکان عامەتەن لە کوردستان وەستا. خۆتەزانی لە 2014 هەموو ئیش و کار وەستا یعنی پارە نەما بابین عامەتەن هەر ئێمە نەبوو هەموو کۆمپانیەکان کە جەنابەت نوێنەرایەتیانەکە لە هەرێمی کوردستان ڕۆژەیەکیان لە ڕانیە وەستا کە 201 قەرەوێڵەیە خەستەخانەیەکە. ئەم پرۆژەی شەقامی 100 مەتریش بە هەمان جۆر وەستاوە. ئەوە وایە؟ بەڵێ 2 پرۆژەمان وەستاوەستە حالیە. زۆر باشە. ئەخوازن کە بگەڕێنەوە بۆ هەرێمی کوردستان لە سلێمانی ئەم پرۆژەیە تەواوکەن. حەزیان بەوە هەیە کە جاری تر بێنەوە؟ وەڵی تەمەناکەن یعنی بڕۆ دەستکەنەویش. لەوە تێگەیشتین کۆمپانیا تورکیەکان تەنها بە بڕی 1 ملیۆن دۆلار بۆ ماوەی 6 مانگ بڕینی ڕێگای لە چەند شوێنێکی دیاریکراو ئەنجام داوە. ئێمەش لە گەشتەکەمان بەردەوامین بەڵام هیچ ئاسەوارێکی کارکردنی ئەوان لە ئاسمانەوە دیار نییە. جوتیارەکان کردویانە بە گەنم و جۆ و بەرهەمی دیکە
چونکە هێشتا بەشێکی زۆرینیان قەرەبوویان وەرنەگرتوتەوە کە لە کاتی خۆی بەڵێنیان پێدرا بوو. بە جێبەجێکردنی ئەم پرۆژەیە شارەکە دەچووە خۆناغێکی دیکەوە، بەڵام دوای تێپەڕبوونی نزیکەی 5 ساڵ و گۆڕینی 5 پارێزگار لە 2 حیزبی دەسەڵاتداری شارەکە یەکێتی و گۆڕان، هێشتا پرۆژەکە لەسەر نەخشەیە. ئەچمە لای ئەوەندا زیارەی نەخشەکەی لایە و بەرپرسی فەرمانگەی شەقامی 100 مەتری سلێمانیە. جادەی خەدەمیەکان وازی لێ ئەهێنرێ، پردە یەکتر بڕەکان وازی لێ ئەهێنرێ، ڕاستە؟ داوای کرد ئەلتەرنەتیڤمان لێکرا بۆ کەمکردنەوەی پارەکە بۆ ئەوەی دەسەڵاتی یعنی وایە خەدەمات وازی لێ ئەهێنرێ؟ هەر شەقامی خزمەتگوزاری پیرکردنەکەی واز تەرجیح. ئەوەی لە بەردەستی ئێمەیە سایت پلانی پرۆژەکەیە. بڕیار بووە لە سەرەتاوە قۆناغی یەکەمی پرۆژەکە لە تاسڵوجەوە تا سەر ڕێگەی سلێمانی عەربەد لە نزیکی دەمرکان تاوا بکرێ کە درێژیەکەی تەنها 32 کیلۆمەترە، 7 یەکتر بڕ و 3 پردی سەرەکی و 5 پردی پەڕینەوەی تێدایە. بەو پێی شەقامەکە بە ناو گوندنشینەکاندا دەڕوا. خێرایی دیزان کراوی لێخوڕینی ئۆتۆمبیل 120 کیلۆمەتر دەبێ لە یەک کاتژمێردا. لە یەکتر بڕی تاسڵوجە سلێمانیەوە دەست پێەکە بۆ دەمرکان و شەقامی سلێمانی عەربەتە بڕێ بە یەکتر بڕێشیکە کە درێژیەکەی 32 کیلۆمەترە. بەڵێ قۆناغی یەکەم 7 یەکتر بڕی تایە، 3 پردی تایە، 5 پردی پەڕینەوەی تایە، چکە بە ناوچەیەکی گوندنشینان ئاڕوا بۆی گوندنشینەکان نێن لەسەر شەقامەکە، 5 پردمان بۆ کردوون بەژێر شەقامەکە بۆ هاتوچۆی خۆیان و مەڕووماڵات و ئەمەرە شتوکاڵەکانی لەو 32 کیلۆمەترایە زیاترن، بەڵام ئێمە لە 5 شوێن 5 پردمان بۆ کردوون. قۆناغی دووەم لە ناوچەی کەڵەوانانی نزیکی تاسڵوجە بۆ تونێلی پێشڕە و لە چیای ئەزمەڕ و قۆناغی سێهەم لە ڕێگەی سلێمانی عەربەتەوە بۆ چیای گۆیژە و لەوێوە بۆ تونێلی پێشڕە و درێژ دەبێتەوە. بەم شێوەیە شەقامەکە یەک دەگرێتەوە. بەهۆی هەڵکەوتەی جوگرافی و تۆپۆگرافی ناوچەکە بوونی پرۆژەی دیکە لە شوێنی شەقامەکە ئاستەنگی گەورە لەم دوو قۆناغەدا بوونی هەیە، گومان دەکرێت بۆ 2 ساڵی دیکەشتاوە ببێ. ئێستا بڕیار دراوە ئاراستەی قۆناغی دووەم بگۆڕدرێ و شەقامەکە بچێتە دۆڵە میرانی ئەو دیوی چیای گۆیژە لە ڕێگەی تونێلێکی 3 کیلۆمەتر و نیویەوە. دووەم لە کەڵەوانانەوە دەست پێکا بۆ تونێلی پێشڕە و کەڵەوانان یعنی بەڵێن پێش تاسڵوجە بۆی بۆ بینەرانی ڕوونکەین و خەڵکێگەر شارەزای ناوچەکە نەبێ لە پێشەوەی بگەیتە تاسڵوجە ناوچەی کەڵەوانان و گوندی کەڵەوانان و بڵێن سەیتەڕی کەڵەوانانە لێوە دەست پێکا بەرەو تونێلی پێشڕە بە مەتری یەت تا تۆپۆگرافی ناوچەکە یاری دەدەرە. لە دوای ئەوە بێ بە 6 مەتری چکە زۆر سەختە ئەکرێتە ناوچەیەکی شاخاوی تا ئەگاتە نزیکی هەواری شار. لە هەواری شارەوە ئەبێ بە 40 مەتری بۆ تونێلی پێشڕە. قۆناغی سێمیش قۆناغی سێم کە قۆناغی ڕێگا سەربەستەکانە زیاتر بە بناری گۆیژایەتەوە بۆ تونێلی پێشڕە لە کۆتایی قۆناغی یەکەمەوە دەست پێەکە بۆ گۆیژە لە گۆیژەوە بە بناری گۆیژە دێت بۆ زۆر باش. ئەمەسا بەشێک لەو گرفتە سەرچانی باسەکرێ ئەندامانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی قسەیان لەسەر کردو ئەڵێن گەورەترین گرفت کە ڕەنگە هەر جێبەجێ نەکرێ قسەی ئەوانە من لەگەڵ جەنابەت دەیکەم بە پرسیارێک بریتیە لەو ناوچەیە کە لە عەربەتەوە بەرەو تونێلی پێشڕەویێت بە بناری شاخی گۆیژەیە لەوێ چەند پرۆژەیەکی نیشتەجێبوون هەیە، لەوێ پرۆژەی گەشتیاری هەیە. هەموو ئەمانە لەمپەڕ و گرفتن بۆ ئەوەی ئەو شەقامە تاوا بکرێت بێ بە شەقامێکی بازنەی 100 مەتری. ڕاستە گرفتە گەورەکەتان ئەوەیە؟ جارە خۆی سلێمانی بەهۆی ئەوەی کەوا سرود دەرکرا بە 3 شاخ 3 زنجیرە ساخ بەرانان لای پیرەمەگرونەوەیە گڵە زەردە شاخی گۆیژە لەبەرەوە هەر بازنەی دەرناچێت. ئەمە یەک. دووهەم ئەو شەقامە لە قۆناغ یەکەم کە تەواوە بێ لە شەقامی سلێمانی عەربەت ڕێگای سلێمانی عەربەت ئەپڕێتەوە بۆ بناری گۆیژە تا ئەگاتە شاری گۆیژە نیشتەجێ هیچ گرفتێکی تیان نییە. لە شاری گۆیژە گرفتەکە دروست دەبێت؟ لە شاری گۆیژە کاتی خۆشی کە ئەو شەقامە کە باسەکرێت زۆر پرسن لەسەری ئەوەی کە بەناو چاوی ئاڕوا ئەوەی بەناو چاوی گەشتیاری ئاڕوا ناتوانین بە بەشێ لە شەقامی 100 مەتری یا فریوەی داینی چونکە بەناو پرۆژە ئاڕوا و دەرچەکەشی کە دەرەچێت لەو سەرەوە لەگەڵ شەقامەکەی کاڕوا بۆ دەباشان یەکتر بڕێشێکی تیەکەوێ کە ئەڕواتەوە
ئەگاتە سەر شەقامی لای کورسات و شەقامی دەباشان ئەزمڕ دیسانەوە ئینتەرچێنجی خیتیەکەوێ کە ئاپەڕێتە ئەو شاخا بڕێچێ بە بەرزایەکانی قڕێوە ناوچەیەکی شاخاویە لەبەرەوە ئەلتەرنەتیڤی دووەم و سێمماندا نابوو کاتی خۆشی لە 2014 کە دەرچوین بۆ کەشفی ئەو ناوچەیە وتیان جارێ ئەم قۆناغە وەکو بایپاسێکی زەروری بۆ ئەوەی سلێمانی تاسلوجە و چوارڕیانی سەرچنار بۆ عربەت گرفتەکە هاتوچۆکە زیاتر لەوێایە ئەم بایپاسیان بڵین ئەولەوێتی یەکەمیە 32 کیلۆمەترەکەی قۆناغی یەکەم ئەوانی تر لە کاتی هاتنە سەر قۆناغەکانی خۆیانە دوو ئەلتەرنەیتیڤی ترمان هەیە بۆ گەیاندنی کۆتایی شەقامی ڕۆدی سی و ڕۆدی دی کە پێڵین لەگەڵ هەژدە فریوەیەکەی ترە کە نۆیەکێتە لای دەستی چەپی سلێمانی تاسوجە نۆیشی لای دەستی ڕاست ئەم شەقامانە ئەبەستێ بێکەوە بە سلێمانی تاسوجە و بە مەلیک مەحموود کاگەزە دەمێ ڕۆژکاوانە پێم بڵێ بەڕاستی گرفت لە بوونی ئەو شاری نیشتە جێبوونەیە کە لە بناری گوێژەیە لەگەڵ پرۆژە گەشتیاریەکەیان گرفت لە ناو نەخشەکە هەیە ناو سایت پلانەکە هەیە کامیان گرفتەکەیان دروست کردووە خۆی ئەگەر ڕاشکاو بین بۆی بینەرانیش بەباشی تێبگەن ئەڵێن چەند ساڵە ئەم پرۆژەی بوو دەست پێ ناکە گرفتەکان لەکوێن یەکەم ئەوەی کە بە ناو چاوی گەشتیارێ وەکو بۆم باس کردی دوو جار شاخە بڕیت و دوو یەکتر بڕی تریتیەکەوێ ناوچەی ئەو ناوچەی پیاڕە تۆپۆگرافەکەی زۆر قورسە زۆر سەختە مەعالیمی شاخەکان هەمووی تێکە و بڕی تێچوونی زۆر زۆرە پێشنیاری یەکەمی ئەم ئەلتەرنەیتیڤ کە لە دۆڵە میرانەوە بە تونێلێ بڕاتەوە سەر تونێلی پێشڕۆ ئەمین بچێتە ئەو دیوی شاخی گۆژە بۆ دۆڵە میران بەڵێ هەر گۆیژەیە ئەچێتە بەنی دۆڵەکەی بینیان دۆڵە میرانی پێڵێن بە 3 کیلۆمەترونی تونێلێوێ ئەگاتەوە سەر تونێلی پێشڕۆ ئەیمەم قسەکە لەوێ ئەگەر شارێکی نیشتە جێبوون لەوێیان نەبووە پرۆژێکی گەشتیاری لەوێ نەبووە ئەم گرفتە بۆ ئەوە دروستە بوو نەخێر خۆی ئەوەی بەناو چاوی ڕوە 600 مەتر لە شەستێکەوە دوورە ینی هیچ بەدیلێکی باش نییە بۆ شەستی ئەنی بچێتە ئەو دیوی شاخی گۆژە باشترە بچێتە ئەو دیوی شاخی گۆژە یەکەم لەبەر کولفە دووەم لەبەر شاخی گۆژە مەعالیمەکەی هەمووی تێکەچێ ئەوەی ناو شاری چاویلانیش 30 مەتریە کە دانراوە کاتی خۆی 100 مەتری نییە ئەگەر 100 مەتری چکە لەسەر و شاخە جێبەجێ ناکرێت لە هەولێر کۆمەڵی کۆمپانیای ناوخۆی شەقامی 120 مەتریەوە ئێستا گەشتونتە 150 مەتریش تاویشیان کرد لە کاتی خۆی بۆ لە سلێمانی پرۆژەکان خاو ئەڕۆ نمونەی خەستەخانەی شاریش هەبوو کە ساڵانێکی زۆری پێچوو ئەمە خەڵک ئەو پرسیارا کە خەڵکی شاری سلێمانیە پرسێت بۆ پرۆژەکان ئەوە خاوە وەڵای من نازانم پرۆژەکان بۆ من تایبەتم بەم پرۆژەیە بەڵێ باش لە هەولێر 150 کردووە من خۆم ئێمە بردی ماسەپلانی هاتوچۆمان هەیە کە لە سەرەتای 2002 مۆدێلەکەش تەواو بێ بە پێی ئەو ماسەپلانە تا 2042 ئێمە لەم 146 کیلۆمەتر جادەیە زیاترمان پێویست سلێمانی لێرە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و لە ساڵی 2015 لەلایەن چەند ئەندامێکەوە داوایەک بۆ داواکاری گشتی سلێمانی بەرزکرایەوە تێیدا ئەوە خراپوە ڕوو کە چەند پرۆژەیەکی نیشتەجێبوون و گەشتیاری و خانووی زیادە ڕاو لە بناری چیایی گۆیژە گرفتی گەورەیان بۆ تاوابوونی شەقامی 100 مەتری سلێمانی دروست کردووە بەڵام تا ئەم ساتە ئەو کەیسە لە دادگان نەجوڵێنراوە ئەو کەیسا کە ئێمە جوڵانمانەوە ئەنجومەنی پارێزگا و بردمان بۆ داواکاری گشتی ئەوەی کە پەیوەندی بە شەقامی ساڵمەتریەوە بوو بەداخەوە لە بناری گۆیژە ئەو پرۆژانەی کە لەوێکراون بە تایبەتی چاڤیلان تادای کردووە سەر مەزاری ئەم جادەیە ئەو جادەیە بەرتەس کەکاتەوە لە ساڵمەترەوەی کابانی نزیکی 20 مەتر بۆیە ئەومان بردە داواکاری گشتی کە لەسەری بێتە دەنگ و چارەسەرێ بکە بەڵام نازان چی هاتووە هەتا ئێستا من نازان بەدۆدەچوتان نەکرد لە داواکاری گشتیتان نەپرسیەوە دووسێ جار چوینەوە بۆ لای داواکاری گشتی وتیان ئێمە خۆمان کەیسەکە جوڵێنین و نەتیجەکەتان چەند ساڵی پێچووە پێم وایە لە 2015 جاروبەر گلەیەوە کرێ جیاکاری هەیە لە پرۆژەکانی خزمەتگوزاری لە بینی هەولێر سلێمانی بە نمونە لەوێ پرۆژەکان زوو تەواو بن لە سلێمانی وانە بەڕاستی خەتاکە لەکوێ بڕە بودجەی تایبەت دیاری ناکرێت بە پرۆژەکانی سلێمانی
پرۆژەکان باش نین یان خەتای ئیداری ئەم پارێزگایە کە پرۆژەکان ناوە دواکەون بۆ نمونە خەسخانی چۆرسە خەرەوێڵژە بوو بە چەندین ساڵ ئەمجا تەواو کرا ڕاست بەداخەوە ئەم جیاکاریە هەمووی مزایدەیە حیزبی و عەلامیە کاکرێ بە تایبەتی لەم سنوورە بۆ حکومەت یاریێمی کوردستان ئەگەر سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە پارتی بێ دایمەن جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە یەکێتی نیشتیمانی کوردستانە ئەگەر بێت بەراورد بکەی لەگەڵ پرۆژەی بۆ نمونە شەقامی سەڵبیزمەتی لاولێن خاوەنی کۆمپانیاکە لەگەڵ ڕێز و دەستخۆشیم بۆی خۆی لە تەلەڤیزۆن بەیعلام باشکراوەتی لەسەر بودجەی خۆم دەزەکەم بەم پرۆژێ و دروستیەکەم کێ حکومەت یارێم پارەی بوو وردەوردە بە پارەکەم یعنی تۆش داوایەکی وا لە کۆمپانیا ناوخۆیەکانی شاری بەڵام سلێمانی بەداخەوە نییە بەداخەوە لەم شارەی ئەمە من نەمبیستۆ نەمدیوە کۆمپانیایەکی خۆماڵیە بێت توانێ پرۆژێکی وا بۆ شارەکە جێبەجێ ئەمەگەلەیە لە کۆمپانیا خۆماڵیەکانی لێ سلێمانی هەموو لایەک یەکێک لەلایەنەکان کۆمپانیاکانە کە کۆمپانیایەک لەم شارە نەبوو وەکۆی هەولێر توانێ ئەم پرۆژێت ئەکیە لەوەی هەولێر زمانێکی وەرنەگرتووە دوایی کە پارەکەی وەربگرێتەوە کۆمپانیایك لە سلێمانی بەڵێنی وا باو ئەگەر دوایی پارەکەش وەرنەگرێتەوە دوایی بچێ خەیچێ بگرێ بڵە کوا پارەکەم ڕەنگەوەی چێک لە سەبەکان بێ بەڵام من نازانم بە تهدیدی ئەوەکارەیان ئەگەرچی ئەم ساڵ نیەتی دەستپێکردنەوەی پرۆژەکە هەبووە بەڵام لە ناکاو هەوڵی وەرگرتنەوەی پرۆژەکە لە کۆمپانیا تورکیەکان هاتۆتە ئاراوە و تەواوی هەوڵی دەستپێکردنەوە وەستێنراوە بەپی واقعی حالەکە ئێمە جارێکە کێشەمان بە دروستە بێت ئەم پرۆژە بکوێتەوە کار و بۆ بەپی واقعی حالەکە زیادە ڕێوێکی زۆر کراوەتە سەر محەڕەماتی ئەم جادەیە لەم زیادە ڕەوی کراوەتە سەریەوە زیادە ڕێوێکی زۆر وەکو شوێنەکە بەشێک لەم زەویانە هەتا ئێستا قەرەبووی هاوڵاتی نەکراوەتەوە بەشێکی هەتاکو ئێستا دەکرێت بە گەنموجۆ فەلاح وەکو زەوی خۆی بەکاری ئەهێنێ بەشێکیان پرۆژەی حکوومەت کە ئیجازەی پێداوە بەداخەوە مۆڵەتی داوەتە پرۆژەکان لەسەر محەڕەماتەم درراوە ناتوانین ئەمە بڵێن بەڵام ئەگەر سەیری واقعەکە بکەی دەزانین یعنی خانووی تەجاوز دروست کراوە پرۆژەی تەجاوز دروست کراوە زەویەکە لەلایەن جوتیار و ئەکێڵێت ناوەکان بوترێ ئەمانە لە پرۆژەیەکی شاری نیشتەجێبوو نەکرێت ئەمە ئەگەر بڕۆنە لە بڵێ بیزەب دەکرێت بەڵام حکومەت تەجاوزە بۆ ئێوە ناتوانن بڵێن ئەوە دەبێت بەڕێز پارێزگای سلێمانی تەحملی ئەم قسانێ بکات ئەو بە دوواداچوی بکات ڕەنگە ئەو عیلمێکی زیاتری لە ئێمە نابێت ئێمە هێشتا نەچونێت ناو قوڵای ئەم بابەتەوە بەڵام ئەوەی نیەتەکە ئەوەیە بە کورت و مختصری تەنها ئەوەتانی ئەم پرۆژەی لە سەرەتاوە ڕەزامەندی حکوومەتی لەسەر دەرببڕێت بکەوێتە کارەوە هەتا ئەم بڕی 32 کیلۆمەتر تەواو بێت بەشەکەی کەشی بە هەمان شێوە ئامادە بکرێت و حاضر بێت بۆ ئیشکردن. گومان دەکرێت یەکێک لە کۆمپانیەکانی شاری سلێمانی بەبێت تەندەرین پرۆژەکەی پێ بدرێت یانەوێت بەبێت تەندەرین بدرێتەوە بە کۆمپانیایەکی کە ئەمە ئێمە لە ڕووی یاساییە و ملاحظاتی زۆرمان لەسەر ئەم بابەتە هەیە و بە دۆداچوونی شەکەین و بەداوە لە لیژنەی شارەوانی پەرلەمانی شەکەین لە نزیکەوە ئاگاداری ئەم بابەتە بێت. لە گەڕان بەردەوامین هاتوونەتە لای سەرۆکی لقی سلێمانی یەکێتی بەڵێندەران کە لە کاتی خۆی کۆمپانیای ئەم بەڵێندەرە لە ناو چێبڕچەی وەرگرتنی پرۆژەکەدا بووە ئامادە بوون بە بڕی 527 ملیار دینار کارەکە بگرنە دەست بەڵام بوونە ڕکابەری سێهەم و تەندەرەکەیان بۆ دەرنەچوو ئەوان دەڵێن تەندەرەکە بەو جۆرە هەڵە بووە وەکو کۆمپانیایکی ناوخۆیی هەموو توانایەکیان هەبووە بۆ جێبەجێبوونی پرۆژەکە کۆمپانیای ناوخۆیی توانای تەواوی تەواوکردنی ئەو پرۆژیان هەیە بەبێ کێشە و هەموو ئەو تقنی و تەکنۆلۆژیا و ئالیاتانە ئەکرێت هەمان ئەو شتن کە ڕۆژانە کۆمپانیا ناوخۆیەکان ئیشی پێەکەن و هیچ مبەڕێرێکمان نەبینیوە ئێمە کە کۆمپانیای ناوخۆیی ناچار بکرێ بێ بە جوین فێنچەر لەگەڵ کۆمپانیای دەرەکی ئەو جا بتوانێت تەندەرەکە وەربگرێ کە ئەمە گوناحێک بوو ئەبوایە وان نەکرایە و زوڵمێک بوو یەکەم لە کۆمپانیای ناوخۆیی دووهەم لە ئابووری وڵات سێهەم لە هەلی کاردرا. جەنابەت بەدەر لە یەکێتی بەڵێندەران وەکو بەڵێندەرێک وەکو خاوەن کۆمپانیایەک چوویتە ناو تەندەرینەوە وەکو کۆمپانیای سێم دەرچوویت بۆ لە یەکەم و دووەمانە بوویت؟ من حەزم نەکرەوە باسکەم نازانم کێ پێیوتی ئێمەش بە جوێن فێنچەر داخل بووین طبیعی هەتا یەکەم و دووهەم وەسابێ سێهەم مافی نامێنێ ئەوان بە هەر طریقەیە کە خۆیان بە هەڵسەنگاندنی خۆیان نەیانداوە بە یەکەم
ئەبێ موبەڕیری یەکەمیش هەر بیانی بوو؟ بۆیە بەڵێ یەکەمەکە قسەی نەکردووە و یا کردبێتی داوای حقوقی خۆیەکە ئیترا ئەکرێ قسە لەگەڵ دوو هەما بکرێ کە لەبەر هەر زروفێ نەدرێ بە دوو هەم حق ئەوەیە قسە لەگەڵ سێ هەما بکرێ و ئێمە لە بیدایەتەوە ئاگامان لە دیراسەکردن و ئەوەی کە هەیە 6 ساڵە کۆمپانیای دووەم کە بریتین لە 3 کۆمپانیا بەیەکەوە وانە پرۆژەکان وەرگرتووە نەیانتوانێت تەواوی بکەن قەیرانی دارایی هەیە ینی موبەڕێری هەیە قەیرانی دارایی هەیە مەبلەغەکە زۆرە یعنی بەرچاوی ڕۆشن نییە ئەوا من 20 میلیارد 30 میلیارم سەرف کرد 20 میلیاریشم ماوە بە خیتاب زەمان خەوانوە یعنی موبەڕێری بەدەسوێت دەیان کۆمپانیامان هەیە وەکو ئێمە بەهێزن و ئەتوانن و زۆر بە ئاسانی ئەتوانن تەواوی بکەن هەر ئێمە یەکەم کەس نیتوانە ئەوەمان هەبێ کوردستان پڕە لە کۆمپانیای بەتوانە و خاوەن ئیمکانیات کە ئەو ئیشانە زۆر بە ئاسانی ئەتوانێتوە نەیەن بە جەنابتان بدرێ بە کۆمپانیایکی تری نزیکتر لە سڵتا هەتاکو ئێستا. نوێترین بڕیاری وەزارەتی شارەوانی حکوومەتی هەرێمی کوردستان کە لە ڕێگای پرۆگرامی بنکۆڵ و کوردستان 24ەوە ئاشکرا دەکرێت بریتە لە بڕیاری وەرگرتنەوەی پرۆژەکە لە کۆمپانیا تورکیەکان لە هەمان کاتیشدا بە پێی مادەکانی 67 و 68 یاسای بەڵێندەرەتی عێراقی دەبێ قەرەبوویان بۆ بکرێتەوە کە ڕەنگە ئەمەش پێویستی بە بڕی نیوەی توێچووی پرۆژەکە هەبێت. پرۆژەکە گەڕێنرایە بۆ وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار وەکو لایەنی گرێبەست کە پێڵەن خاوەنکار بە فەرمانێکی سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران لیژنە بەڕێوەراتی گرێبەستەکان لە وەزارەت هەڵەسێ بە ڕێکارە یاسایەکان بۆ کۆتایی هێنان بە پرۆژەکە لەگەڵ کۆمپانیا تورکیەکانە دوای ئەوە ڕێکارەکانی کە دەست پێکات بۆ ئەسپاردنی پرۆژەکە بە کۆمپانیای خۆماڵی بە مەرجی تازە و بە ڕێکاری تازە کە بە شێوەی قەرزە بێت. پێگومان ئەو کۆمپانیانەی کە بەو کارە هەڵەسن نەبێت کۆمپانیای بەتوانابن تاکو ئێستا بڕیاری لێ نێراوە کە بکەوێت و کێنەوە. شاری سلێمانی لە ئێستادا زیاتر لە 1 ملیۆن هاوڵاتی تێدا نیشتەجێیە بە تەنها خاوەنی شەقامێکی بازنەیە بە ناوی شەقامی 6 مەتری بازنەیی بەلیگ مەحموود لە کاتێکدا لە شاری هەولێر پرۆژەی شەقامی 120 مەتری جێبەجێ کراوە و هەنگاوی کرداریش بۆ جێبەجێکردنی پرۆژەی شەقامی 150 مەتری نێراوە. بەشێک لە هاوڵاتیان دەڵێن لە ماوەی ڕابردوو حکوومەتی هەرێمی کوردستان جیاوازی کردووە لە جێبەجێکردنی پرۆژەکاندا لە نێوان هەولێر و سلێمانی. هەندێکی دیکەشیان دەڵێن ئیدارەی شارەکە نەیتوانیوە وەکو پێویست خزمەتی ئەو شارە بکات و بۆ تا قوربانی ململانەی سیاسی و حیزبی. لەبەر ئەوەی کە هەولێر پایتەختی هەرێمی کوردستانە هەموو شتێک لەوەیە هەموو شتێک لەوەیە کاکە سلێمانیش فەرعێکی هەرێمی کوردستانە پایتەختی ڕۆشنبیری ئەنی حەقی وایە ئاوڕێکی زۆر گەورە و باش لە سلێمانی بدرێتەوە. داواکاریم ئەم کابینەی نوێیە بە هەموو حکومەتی هەرێم بە هەموو حیزبەکان بە یەکێتی و پارتیەوە ڕۆژەیەکی تایبەتکەن بۆ سلێمان. شەقامەکان شەقامی ساڵانی هەشتا و نەوەتەکانن لەبەرەوە شەقامی 100 مەتری و ڕەنگە کۆمەڵە شەقامی تریش کە شەقامی لاوەکی بن شەقامی بەستنەوەی سلێمانی بە شار و شارۆچکەکان بن پێویستی خەڵکی سلێمانیە و بەڕاستی ئەم پرۆژەیە زۆر دواکەوتو لە کاتی خۆی ئەوایە ئێستا شەقامی 100 مەتری تەواو ببووە بیر لە شەقامی تر کرایەتەوە بیر لە پرۆژەی تر کرایەتەوە بیر لە شێواز و ئالەتی تری گواستنەوە بکرایەتەوە. گەشەکردنی ژمارەی دانیشتوان و دروستبوونی ئەو گەڕەکە تازانە پێویستی بەوە بوو کە 10 ساڵ بەر لە ئێستا شەقامی 100 مەتریە بێت و ئێستا ئێمە لە بەرنامە و لە مەرحەلەیەک ئابوونە بمان توانایە باشتر و چاکتر شەقامی گەورەتر لە 100 مەتری بکەینەوە بۆ ئەوەی کە ئیستیعابی ئەو ژمارە دانیشتوانە بکەین. دواکەوتنی پرۆژەی شەقامی 100 مەتری سلێمانی لە کاتێکدایە شەقامی 6 مەتری ئەو شارە توانای هەڵگرتنی زیاتری ئەو ژمارەی ئۆتۆمبیلی نییە. ئەگەر لەم دیمەنانەوە سەیری ناو شاری سلێمانیش بکرێ لەوە دەیکی زۆر بەدی دەکرێ. ئەمانەش وایان کردووە ڕێگەی هاتوچۆکردنی هاوڵاتیان بە تایبەتی لە کاتی داوامی فەرمانگەکاندا ئەستەم ببێ ئەوەش سەرڕای خراپی ڕێگاکان لە هەمان کاتدا پەیوەندی شاری سلێمانی بە دەوروبەریەوە ئاڵۆز کردووە چونکە بۆ دەرچوون بۆ ناوچە جیاوازەکانی سنووری پارێزگای سلێمانی بار هەڵگرەکان و هاتوچۆکاران پێویستە ڕێگای 6 مەتری ببڕن. ئەمەش قەرەباڵغیکی زۆری بۆ شەقامەکە دروست کردووە. بەڵام لە ئەگەری تاوابوونی پرۆژەکە بۆ هاتن و چوون لە سلێمانی پێویست بەوە ناکە بێنە سنتەری شاری سلێمانی و شەقامی 6 مەتری بەڵکو ڕاستەخۆ لەگەڵ هاتنە ناوەیان بۆ سنووری پارێزگای سلێمانی لە شەقامە یەکتر بڕەکانی 100 مەتری ئەگەر تەواو بکرێ
بە شێوەیەکی ئاسانتر دەگەنە شوێنی مەبەستیان. پرۆژەی شەقامی 100 مەتری سلەیمانی ئەو پرۆژەی 5 پارێزگاری لە سلێمانیدا گۆڕی و تەواو نەکرا نازانرێ ئاخۆ ئەبێ پارێزگارێکی دیکە دەست بەکار بێ یاخود بەم نزیکانە دەست بە کارەکانی دەکرێت هەروەگەوەش ڕوون کرایەوە ئەگەر لە سەرەتا و لە سایت پلانی پرۆژەکەدا پێش بە کۆمپانیا و دەستی ناوخۆی ببەسترایە ڕەنگە ئێستا نیوەی پرۆژەکە لانی کەم لە ماوەی ئەم 6 ساڵەدا تاوا بکرایە تا بەڕامێکی دیکە مولایەکتان لە خۆشییا بن خۆتان لەگەڵ.